في برسيزة تريكوتو بيج بكم بميفانداريا سرپرشتيار بروجي هجمارا من رئيسدار مروان أحمد. تو بخير هاتي كاك مروان. ما شاء الله الوابلنجان جاكو بروجي كي مازن سرملي ويا هو جهان دكيفة دتشقون أخذها ينها. لإستا دا عمل قناعة چیزور پیش کردین ل پروژه هجماری من خوشبختانه تاکو استا 250,000 هجماری باقی کراوتوا. دست ما پیکید وکو جنابتان آگدار لمانگینه و لهولیر بو دروس کردنی هجماری باقی بو فرمانبران بو لیو هاو بشکانی پیشمرگه تاکو استا نزیکی 213,000 لهولیر هجمار کرایتوا و نزیکی زیاتر ل 140,000 کارت رادستی او موچخورانه کرایتوا. وهر ودس ما بيكت بكاركان مال سليماني ودهوك وجنابتان أقدارن تاكو استل سليماني 19,000 هجماري باقي كرايتوا وهروها لدهوك نزيكي 18,000 هجماري باقي كرايتوا. طبعا لجيجا لوي اما لباكراوند وكا ايش لسر چند خالق دكين بنمونا مسألة امريكاني راكشاني بارا ATM جنابتان أقدارن استل هولير ديبينن كستيشني ATM داندراوە با خلالی 2 مانگی داهاتوو لە هەولێر بتوانین زیاتر لە 6 کابینەی ئامریکانی ATM دانرێت لە هەولێر و بەرەو سلێمانی و دهۆک بە هەمان شێوە دادەنێن. کاک مەروان لە زاتیەک پێ دیارە باوایەکی بەرفرەتر موچا خورد بن خوادی کارتاخوا ڕۆژانە چەند کارتێنە دەرخستن چەند وەردەگرنە بە چەند تێنە تومارکردن. بخۆی با پرۆسەکەت لۆ باسکەمە من لە سەرەتاوە کا فەرمانبەر دێتە لای بریکارەکانی پرۆژەی هەژماری من خۆی تۆمار دەکە طبعا لە ڕێگەی سیستەمەکی کە دروست کراوە لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری پاشان کە ئەو داتایانە تۆمار دەکرێن دەچنە لای تیمی دڵنیایی جۆری بۆی پشکنینی پێ بکرێ و بزانین کە ئەو داتایانە هیچ کەم و کوڕێکی نییە پاشان ڕەوانەی بانقەکان دەکرێت بانقەکان ئەو 5 بانقەکە ئێستا بەشدان لە پرۆژەی هەژماری من ڕۆژانە دەتوانم بڵێم نزیکەی 10,000 کارت چاپ دەکەن کە ئەو کارتانە چاپ بکران دەنێرنە بۆ سنتەرەکانی دابشکردنی کارتەکان کە لەوێ بریکارەکانمان ڕۆژانە نزیکەی 5,000 بۆ 6,000 کارت ڕادستی فەرمانبەران و موچەخۆران دەکرێتن. پشتی هەولێری لە سلێمانی و دهوکێژی هاتە دەست پێکردن لەوان هەردوو پارێزگەهان بچ ئاوای بڕێ بەدە چاک و بگەهات باژارێن سەر بە پارێزگەهێژی دهوک و سلێمانیە. بەڵێ سەرەتا کارەکان وەکو باسم کردی لە سلێمانی و دۆک دەستمان پێکردیە لە مانگی ڕابردوو لە ئێستادا ئەمە لە 2 بەرەوبەرایەتی گەورە لە سلێمانی دهۆک کار دەکەین ئەویش بەرەوبەرایەتی پۆلیس وارهەوا بەرەوبەرایەتی پەروەردە لە سلێمانی و لە دهۆک بە هەمان شێوە پێشنیار دەکەین کە ئینشاءالله خلالی 2 مانگی داهاتوو بتوانین هەموو کارەکانمان لەو شوێنانە تاو بکەین. کەواتە پرۆژەی هەژماری من 2 مانگی بتەواوی دەبێتن نەخێر ئەمە با بۆ جەنابەت ئاسکەم ئەمە نزیکەی یان زیاتر لە ملیۆن موچەخۆرمان هەیە ئەم موچەخۆرانە کێنە فەرمانبەری سیڤیل هێز ئەمنیەکانمان هەیە خانەنشینمان هەیە و هەروەها سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی و کەسوکاری ئەمفالکرا و شەهیدەکان ئەوانە ئەمە جۆری یەکەممان تاو کردیە فەرمانبەرە لەگەڵ لیوە هاوبەشەکانی پێشمەرگە لەگەڵ هێز ئەمنیەکانیش وا دەستمان پێ کردیە ئەمە دەتوانین بڵێن پلانەکەمان تاکو کۆتایی 2024 بەڵام پێشبینی دەکەم خۆشبەختانە بتوانین پێش وەختە تاو بکەین بۆ هەموو موچەخۆران. کارتی تایبەتی ببە بەشێک ژێ پرۆژەی هەژمارا من بەڵێ بەتەکیدی ئەمە پرۆژەی تایبەتە کار لە نووسینگی سەرۆک وەزیران کار لەسەر دەکات تیمێکی جیاوازە کار لەسەر ئەو پرۆژەی دەکات نزیکەی زیان زیاتر لە 300,000 فەرمانبەرمان هەیە لە کەرتی تایبەت ئەوان بە پرۆژەی تایبەت کار لەسەر دەکرێت بە تەکیدی ئەوانش لە ڕێگای هەژماری بانقی لە بانقە تایبەتەکان هەژماریان هەبی و کار پێ بکەن. باشە بانکین کو بەشدارن حتانها 5 بانکر بانکین دنجی لەسەر هێلێنە کو بەشدار بن پرۆژەیە هەژمارا مندا بگشتی بوو بێ پرۆسەیە حتا بکەرتا تایبەت بە چەند بانک پێویستن بەخۆی بە شێوازەکی گشتی ئەمە لە بیدایەتەوە لە سەرەتاوە دەرگامان کرێتەوە بۆ هەموو بانقەکان بەڵام ئەمە وەکو پرۆژەی هەژماری من ئەمە جەنابەت ئاگداری ئەو بانقانە ئەو 5 بانقەکە بەشدارن ئێستا یان خود ئەو بانقانەکە دێنە زیادکردن ئینشاءالله لە خلالی تاکۆن کۆتایی ئەو مانگە ئەو بانقانە گەورەترین بانقن باقەچی بەهێزن لە ڕێگای دیجیتاڵیەوە یاخود بڵێن تەندروستن یا ئەزمونێکی زۆریان هەیە جگە لەوەی ئەمە لە پەیوەندیی زۆر نزیک داین لەگەڵ بڵێن ترێژەری ئەمریکای بڵێن خەزینەی ئەمریکی لەگەڵان لە پەیوەندی دایم بۆی بزان کە ئەو بانقانە بەشدار دەبن یاخود بە تەمان بەشدار من لەگەڵمان تەندروستن هیچ کێشیان هی سزایشیان لەسەر نییە
بۆ ئەوەی بتوانن بەشدار بن لە پرۆژەی هەژماری من. واتە هەموو بانکێکژی ناوە بەشدار بە دەبێ مەرجێن وە هەنە و سەلامەت بن. کاک ئەحمەد کاک مەڕوان نها هیچ گوتو بێژەک هەیە دناوبەرە هەردوو حکوومەتان یا هەرێما کوردستان و عێراقیدا ناوبەرەوە بخوا ڕاستەوخۆست وەکە سەرپەرشتەرین پرۆژە هەژمارە من ji بوو ku سوود ji vê projeyê bê wergirtin ku موچەین موچەخۆرین هەرێما کوردستانê bi rêya hejmara min بێدا بەشکردن پشتی هین گوت و پێژالێ بەغدا بە سەرهاتی نەکردن. بەڵێ ئەمە لە سەرەتای پرۆژەکەەوە هەر لە سەرەتای ساڵی ڕابردوو ئەمە لە پەیوەندیی زۆر بەهێزدان لەگەڵ بانقی ناوەندی عێراقی بانقی ناوەندی عێراقی لەگەڵمان لە سەرەتا پرۆژەکەەوە ئاگدارن کە گەیشتنە بە چ قۆناغێک و لەگەڵمانن. ئەمە کو زانیاریە ئەمە جەنابی سەرۆک حکوومەت ڕێزدار بەسوور بارزانی هەر لە هەفتەی ڕابردوو لەگەڵ جەنابی پارێزگاری بانقی ناوەندی عێراقی لە پەیوەندیدا دەبوو بۆ ئەوەی هەم پرۆژەی هەژماری من هەم پرۆژەکانی تکەی بە دیشتەڵکردنی پارەدان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن وارەوها لە پەیوەندیەکی زۆر نزیک لەگەڵ بەڕێز محەممەد شەیع سوودانی بۆ ئەو مەسئلەیە. وارەوها بۆ جەنابتان ڕادەگەینم کە ئەمە هەفتەی دابێشان دەک لە هەرێمی کوردستانەوە دەچێتە بەرەو بەغدا بۆ چاوپێکەوتن لەگەڵ جەنابی پارێزگاری باقی ناوەندی عێراقی و تیمەکەی بە ئەوەی آخر ئەبدێت و زانیاریان پێ بدەین لەسەر پرۆژەی هەژماری من. باشەکە کە مەڕوان لە عێراقێ موچەین تێنە دابشکردن بەشەکەوان هێشتا بە تەمامی ناتە دیجیتالکردن بڕیا کی کاردەیە لە هەرێما کوردستانیژی هەموو هاوڵ ئەون وەکەوە ئاماژە بکەن زووترین دەمدا ئەوژی بڕیا بانکی بە بڕیا کارتا بانکی بە چ جودا هەیەک دناوبەرەوان و پرۆژەی عێراق و هەرێما کوردستانێدا هەیە. بەڵێ بەنسبەتی پرۆژەی تەوتین عێراق ئەگەر باسکەین بە شێوازەکی گشتی پرۆژەی تەوتین لە عێراق لە 2017 دەستی پێ کرد بەشی گەورەی پرۆژەی تەوتین لە دوو بانقی سەرەکی حکومینە کە بانقی ڕەشید و ڕافیدەینە ئەم بانقانە لە ڕێگای کیکاردەوە موچە دابش دەکەن. جیاوازی چییە ئەو کیکاردە؟ ئەو کیکاردەکە فەرمانبەرکی کاردی هەیە ناتوانی لە ڕێگای بڵێن ATM یان بەردەست نییە لە بەغدا یاخود لە هەموو عێراقەوە ناچارن لە ڕێگای POC یاخود ئەمە پێ دەڵێن منفەدێکی کارد کە لە هەموو شوێنەکەیە لە عێراق و لە کوردستانەوە فەرمانبەر ناچارە 6 لە 1000 بیداتە خاوەنی ئەو دەواازانە بۆی موچەی خۆی ڕابکێشی بەڵام بەراورد لەگەڵ پرۆژەی هەژماری من ئەمە وەکو جەنابەت باستان کردی لە ڕپۆرتەکەش دیار بوو کە نزیکەی 1000 ئامێری ATM دانرێ ئەو ئامێرانە فەرمانبەری خۆمان دەتوانن موچەی خۆیان بەبێ ئەوەی هیچ عمولەکی بێتە سەری تەنها 2500 ئەویش بۆ بەڕێوەبردننی مازنە لەگەل وەربەر پارێکی زیاتر تێوەرگرتن بەتاکیدی 6 لە 1000 بوون ئەگەر موچەکەی ملیۆنەکەەوە 6000 دەبی بداتن ئەگەر موچەکەی 2 ملیۆن واتە 2 ملیۆن دەبی نزیکە 12000 بداتن بە ئەو مەفەدانە بۆ ئەوەی زەڵالتر بیتن بۆ کەسێن دەبیهیزن دەبینن ئەو پارەیە بۆ کێ دەچیتن ئەو بڕەپارەی 6000 بەخۆی دابش دەکرێت لەسەر منفەدەکەی خاوەنی منفەدەکەی نسبەتی هەیە بانقەکان نسبەتیان هەیە بەڵام وەکو باسم کرد بەراورد لەگەڵ ئێمە بکرێتن هیچ عمولەک نییە کات بۆ نمونە من کارتێکی بانق ئەیم هەیە دەچم بۆ ئەو ئامێر ڕاکشانی پارە کا لەوێ لە بانقی ئەیە ڕای دەکشن پارەکە هیچ عمولەکەم نایەتە سەری. باشە ئەگەر زەڵالتر بێ هەبەریە بکەین دناوبەرە کی کاردێ و دناوبەرە پرۆژەیە هەژمارە مندا ji aliyê gihandina zêdetirîn xizmetguzariyan jî ve ji birî wergirtina mûça û rakêşana pereyan. بەڵێ وەکو منفەدە منفەد وەکو جەنابتان زان لەوانەیە دوکانەکە شوێنێکی بچووکە واتە 24 ساعات بەردەست نییە بەراورد بکەی لەگەڵ ئامێرەکانی ATM کە 24 ساعات ئامادەنە لە هەموو ڕۆژەکانی هەفتەیە فەرمانبەر دەتوانانی موچەی خۆی ڕابکێشی جگە لەوەی ئەمە خزمەتگوزاری بانقی دیزیکەی 19 خزمەتگوزاری بانق ئەگەر بێنە سەر ئەو خزمەتگوزارین هەندێک بە شێوازەکی ئاسانتر باسی بکەین بۆ نمونە قەرز ئێستا فەرمانبەر یاخود هەر هاوڵاتیە کە دەیەوێ ئۆتۆمبیلێکی بکڕی یاخود خانووی خۆی بگۆڕی پێویستی بۆی قەرزی بکاتن قەرزەکانیش ئێستا لە ئێستادا مەجبورە بچی لە خزم و کەسوکاری خۆی وەرگری وایە بەڵام لە ڕێگای هەژماری لە ڕێگای بانقەکانەوە کە هەژماری خۆی هەیە و ماگانە موچە دێتە سەری دەتوانانی لەو بانقانە ئەو قەرزەی کا پێویستە وەرگری جگە لەوەی هەندێک هەیە هەوڵاتی پارەی زیادی هەیە لە ناو ماڵێ پارەی نەختین لە خۆزانی خەتەریاتی لەسەر هەیە کا بە جێبێڵی یاخود بگوازیەوە لەگەڵ خۆت بۆ هەر شوێنێک چووی بۆ هەر سەفەرە کردوتە
بۆیە ئەمە فەرمانبەر دەتوانی یاخود هەرموو چەخۆرە دەتوانی هەژماری تایبەت بە پاشکەوتن بیکاتەوە بە پاشکۆکردن پارە کا بتوانانی لەوێ ئەو پارەیە بجێبێت ناو بانقانە وارەوە سوودەشی لێ وەرگری پاشی ماوەی دیاریکراوە لەگەڵ بانقەکان کە ڕێک دەکەون. جگە لەوەی موزوعی هەیە دائیمەن باز دەکرێت کە ئەگەر تۆ صاحب هەژماری بانقی ماگانە موچە دێتە سەری کا دەچی تەقدیمی ڤیزەی وڵاتانی ئەوروپی بۆ نمونە دائما ڕەفزیان بۆ دێ لەسەر مەسئلەی کە بۆ نمونە مەزدەری پارەکە دیار نییە وایە بڕە پارێکی دادنی ناو هەژمارێکی ڕاستەوخۆ خێرادێکی ئەوە ڕەفزی بۆ دێت بەڵام لە ڕێگەی بە پرۆژەی هەژماری من ئەو بانقانە بڵێن ئەو هەژمارە ماگانە موچە دێت سەرواتە پارەکە دیارە لە چێ هاتووە بۆ ئەوش ئاسانکاری و پاشان کا سەفەری دەروڵاتیان کردیە جەنابەت دەزان لە زۆربەی دەروی وڵاتەکانی دەوروبەری مە و لە وڵاتە ئۆروپیەکان بە شێوازی کاش تەعامل ناکەن هەموو بە شێوازی کارت و POS تەعامل دەکەن بۆیە ئەوەش دەتوانی لە ڕێگە ئەو کارتانەوە سوود لەو خزمەت گوزاریە وەرگری. ئەس بگرم سەر عمولەیە کاکە مەڕوان و جوداهیە لە هەرێما کوردستانی و لەگەڵ یا عێراقێ لە عێراقی و بەرامبەر هەر ملیونێکی 6,000 دینار تێ وەرگرتن ژم و چەخۆران لە هەرێما کوردستان 2500 بەرامبەر چەندێ؟ 2500 ئەو ڕێژەیە سابتە هیچ فەرقی نییە ئەگەر جەنابەت موچەت 1 ملیۆنە یان 2 ملیۆن یان 3 ملیۆنە هەر 2500 وەکۆ باسم کردی ئەو عمولەیە بەرامبەر ئەوەیە کە بەڕێوەبردننی هەژمارەکەتە. بەێ گەلێک سپاس سەرپەرشتیاری پرۆژەی هەژمارە من ڕێزدار مەروان ئەحمەد ماندوو نەبن سپاس.